دەمانەوێت پەیامێکی مێژووی و ئاگادارکردنەوەیەک بە پەرلەمانتاران و حکوومەت و هەموو لایەنە سیاسیەکان بگەێنین لەبەرەوەی کە ئەم دۆخێکی ئێستا دروست بووە، ئەم دۆخە ئابووری کە لە 2014 تاکو ئێستا دۆخێکی تەنگەژەی ئابووری قەیران بە دوای قەیرانە دروست بووە لەم کۆمەلگایە چەندین لێکەوتەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لێکەوتوتەوە. ژیان بە تەواوەتی ژیانی کۆمەڵایەتی داڕماوە. ئەم کۆمەلگایی ئێمە لە کۆمەلگایەکی ئینۆمی و بێسەرپەرشت ئاژین بەڕاستی. تۆ سیرکە بزانە تاک لەم دۆخەیە لەم کۆمەلگایی ئێمەیە چۆنەژی ڕۆژانە تا لەناو جەنگێکی دەرونی بێشمار ئاژی، جەنگی خۆی لەگەڵ ژیانە، لەگەڵ ئابووریە، لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانیە، هەستی تاک ئیرادی تاک داڕماوە. بەداخەوە ئەم هۆکارە ئابووری وای کردووە هەموو پەیوەندی کۆمەڵاتەکان تێشکاوە. لە وڵاتی ئێمە بەداخەوە خۆشەویستی نەماوە، ڕێز نەماوە. لە بری خۆشەویستی و ڕێز ڕق و قینە و درۆ و بوختان و دوژمنایەتی دروست بووە. ئەم سرایم حیزبانە داچۆڕاوەت و بەناو کۆمەلگا کەسی خۆش ناوێ. ژیان مانایەکی نەماوە لێرە، هیچ شتێک نەماوە لەم کۆمەلگایە. بەداخەوە ئێمە وەکو کە خۆمان بە ڕۆشنبیرە زانین، خۆمان بە نووسەرە زانین، زۆر بەوردی بە دڵنیام زۆرینەی خەڵک ئەس بەماکە. هەر لەبەرەوە ئەم هۆکارە ئەم کاریگەریە بەڕاستی درێژەیە بێ. دڵنیاین لەوەی کە ئەگەر بێت و ئەمە زیاتر بەردەوام کە ئێستا ئێمە لە دەرەنجامەکەی ژین کە دەرەنجامێکی زۆ خراپە کە ڕۆژانە خەڵک خۆیە کوژێ لە ناچاریە سیر لەوەدایە تاکو ئێستا هەموو کێشەیەم کۆمەلگایی ئێمە لە موچاکۆ بۆتەوە. ئەگەر بێت و کەسێکی زۆر کاریزما لە هەشت وێنێکەوە بێت ئیجە سەرم کۆمەلگایە کات بە دەیان ساڵی وەجارێکی تر کات تاکێم کۆمەلگای ڕێخاتەوە و پەروەردەیەکی تەندروست بکات. ئێمە پەروەردەی قوتابخانە، سیستەمی پەروەردە هەموو شتێکمان لە دەستداوە، تەنانەت پەروەردەی خێزانیش.